الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داوام لذاتي باكي پروردگار لما قا پیروزي رمضان دڵمان ئارام و ماڵمان ئارام و وڵات و نیشتیمانمان ئارام بکات، لێ ئەپاڕینەوە لێ ئەلاڵینەوە کە ڕۆژوو و تاعەت و عیبادەتەکانمان قبوڵکە. ئێمە چەند وتارێکە لە خزمەتانە باسی گرنگی ئوسرە و ماڵەکەین، گرنگی پەروەردەی مناڵ، گرنگی پەروەردەکردن لەو قوتابخانەی کە هەتا ڕۆژی قیامەت جار بەجار پرتەوی جوانتر و قوتابی ئازادتر و بەهێزتر ئەخاتەوە دروست ئەکات و پەروەردە ئەکات. کافران و بێدینان ئەمڕۆ هەموو هێزی خۆیان سەرف کردو بۆ ئەوەی ماڵەکان لە چنگی ئێمە دەربێنن، بۆ ئەولادی موسڵمانان لەو پەروەردە جوانە ئیسلامیە دوورکەونەوە. ئێمەی ئیمانداریش لە بەرامبەرە پێویستە خۆمان پڕچە بکەین بە زانست و زانیاری و پەروەردەی جوان و هەوڵ و کۆشی گەورە، هەتاوەکو ماڵەکان ئاوەدان ئەبنەوە و ئەولادەکانیش لە جاران و باشتر پەروەردە ئەکرێن. دوێنێ لە خزمەتتانە باسی عقوبەم کرد کە لە شەریعەتە عقوبەتدانی مناڵ واریدە و ئەکرێ ئینسان بە سیرکردن یا بە قسە یا بە تەنانەت لێدان بە عەمەل عقوبەی مناڵەکەی بدا ئەگەر هات و پەروەردەیەکی جوانی وەرنەگرت. و عەرزم کردن کە عقوبە تەنها بریتینە لێدان، بەم سێ چەشنە ئەکرێ ئینسان عقوبەی مناڵەکەی بدا، وەسڵیش ناکەینەوە لەوەی کە لە ئیسلامە بەڵێ بەشێک لە پەروەردە بریتێ لە پەروەردەی لێدان. سەواون ئەمڕۆ بەرامج و ئەفکارەکان ڕائگەیاندنەکان وەها سیرکەن کە لێدان بەشێک نییە لە چارەسەر. ئێمە ئەمە بەشێکە لە شەریعەتمان و قەناعەتمان پێیەتی و پێمان وایە ئەگەر بێت و تەواوی عەقڵی ئینسانیت بخرێتە گەڕ لە ئەخیرە ئەگاتە ئەم نەتیجەیە کە ئەبێت لێدان بەکار بهێنرێ لەگەڵ ئەو مناڵانە هەتاوەکو پەروەردە ئەکرێن. و ئەمەش سەماحەتێکە خۆی گەورە بەخشیوەتی بە باوک. ئەمڕۆ ئەمەوێ باسی دووهەم بۆی باسی دوێنێمە متەکاملکەین، بریتێ لە مکافەئە و بەخشش پاداشت. چۆن باوک خۆی گەورە ئەم ڕێزەی لێناوە و کە سوێنی پێ خواردووە، فەرموویەتی وەوالیدی وەما وەلەد، سوێنی بە باوک خواردووە و ئەم دەسەڵاتەشی داوەتێ کە عقوبەی مناڵەکەی بدات. بە هەمان شێواز داوای لێ کردووە کە مکافەئەی مناڵەکەی بکە، پاداشتی بکە ئەگەر چاکەیەکی کرد. زۆر کات لە کوردەواریە هەندێک بابەتی زۆر جوان هەبوون، ئێمە بەلامانەوە سیر بوو، هەموو مجتەمەع تێیە بوو، نەمان ئەزانی بۆچی. مناڵێ ئەگەر شتێکی بچووکی بکردایە و زۆر بچووک بووایە، ئەم کەسە دەستی بەرز ئەکردەوە ئەوەندە باڵا بکەیت. مناڵەکە زۆر کێفخۆشە بوو. بیرم ئەکردەوە هەندێک جار ئەم مناڵە هیچی دەستگیر نەبوو، بەڵام دڵێکی زۆر خۆشی هەبوو بەمەی کە کەسێک دەستی بەرزە کردەوە و دوایی کە دیقەتمدا کە ئەڵێ ئەمەندە باڵا بکەیت یا ئەمەنە باڵا بکەیت، ئەمە ئەکاتە جۆرێک لە دوعا بۆی کە مکافەئە بە دوعایە، پاداش بە دوعایە کە بەشێکە لە پاداشکردنی مناڵەکان. ئەلەمەوە بگرە تا هەموو ئاستەکان پێویستیان بە مکافەئە و پاداشت هەیە. ببینە خوا بە عەزەمەتی خۆی ئینسانی خەلق کردووە، ئەم ئینسانی بەو شێوازە خەلق کردووە کە مکافەئەی ئەکات، پاداشتی ئەکا، ئینجا ئیشەکە پاداشتی بەرابەری ئەکا. ناوەڵڵا ئەفەرمێ للذینە ئەحسەنوا الحوسنى وزیادە لە قورئانە. ئەو کەسانەی چاکەکاری ئەکەن لەم سەرزەویە خۆی گەورە چاکەکەیان هەموو ئەداتە و زیاتریشیان ئەداتێ، یعنی پاداشیان ڕێک نییە، زیاترە. زانایان ئەفەرمون للذینە ئەحسەنوا الحوسنى، حوسنە یعنی بەهەشت. خی گەورە بە ئەندازی چاکەی خۆیان حوسنایان ئەداتێ، باشتی جوانیان ئەداتێ.
و زیادەیەکیشان ئەداتەیە کە لە بەهەشت گەورەترە ئەویش بینینی خوایە جەلە جەلالوه. مفسرین ئەوە تەفسیری ئەو ئاەتەکە. خۆیەک بە عەزەمەتی خۆی کە ئینسانی خەڵق کردووە پاداشتی ئەکات، باشە ئەبێ ئەم ئینسانە تەواو بە پاداشت جوڵە و حەڕەکەی تیا دروست بێ. ئەگەر خۆی گەورە بە گەورەی باسی بەهەشتی نەکردایە و ئەنواعی نیعمەتەکانی بەهەشتی باز نەکردایە، سەرنجی مرۆڤەکان و بەهەشت ڕانائیکێشتا ئەبەد. هەندێک ئەفکاری پوچەڵ هاتوون ئەمڕۆ، ڕۆژێک ئەڵەن حۆری نییە و ڕۆژێک ئەڵەن بازن نییە لە بەهەشتا و ڕۆژێک یعنی قسەی سێرسێری دوور لە واقعی ئینسان. خۆی گەورە ئینسانی دروست کردووە، بەو شێوازە دروستی کردووە هەرچی ویستووە لەوە پاداشتی کردووە. ئاتۆ ئێستا سێر کرد کە کەسێ زۆر دەوڵەمەند ئەبێت چی ئەکە؟ پەلامارەدا باخێ بکڕێ، خانوویەکی تیا بکە، بڕێ بیرێکی لێ بدە، بڕێ بە ڕووماڵات و ئەمانە مەسەلەن ڕاگیر بکە، یعنی ئەچێتەوە بۆ ژیانی ناو شاخ و ناو دار و ئەبەم شێوازە ژیانە باتە سەر. دیکۆری ماڵەکان کە زۆر پێشەکەوێت شی لێ، ینی دیکۆرێک ئەبێ بە بەرد دروستەکرێ، بە ئەنواع جۆری بەرد ئەڕازێن لێتەوە. واتە وردە ئینسانیەت بەرەو کوێ ئەڕواکە گەیشتە قیمەی دەوڵەمەنی یەتەوە بۆ ئەو شوێنەی کەوا تەبعی ئینسانیەت داوایەکە. تەبعی ئینسانیەت داوای ماڵێکی چوارگۆشە ناکە کە هیچ شتێک لێوە دیار نەبێ. ئەمە تەبعێکە لە ئینسانە، بۆیە خۆی گەورە لە بەهەشتا بزانە چەند جار باسی جەناتین تەجری من تحتیها الئەنهارەکە، چەند جار. طبعی ئینسانەیە پیاوە کە داوای حۆری بکات و داوای تعددی زەوجات بکات، بۆیە خۆی گەورە باسی حۆری بووەک. طبعی ئافرەتە لە بەهەشتا کە لە دنیاە چۆن حەزی لە ئەوەی هەموو ئاڵتون و هینە خشڵە بەخۆیەوە بەستێ، لە قیامەتە باسی خشڵی وە کراوە ئەساویڕە من فضة، ئەنواع جۆری بازنی جوان ئەکاتە دەسی. ئەگەر بەهەشت هەر باسی بازنی بکردایە پیاو هیچ سەرنجی ڕانائیکێشاوەی. بەڵام ئەوەی کە طبعی ئینسانیەت داوایەکە خوا جەلە جەلالوهو ئەوەی بۆ داناوە. ئەو بابەتە توڵ و تەفسیلە، طبعا زۆر کات ئەهروژێندرێ، جارێکیش بە وتارێک بە تەفسیر ڕەد بداوەتەوە. لە هەموو ئەوروپایە شوێنی لەشفرۆشتنی پیاوان نییە. شوێنێکە بێ مەسەلەن پیاوان لەشیان بفرۆش و ئافرەتان بچن پارە بدەن و کاری خراپەی خۆیان بکەن. بۆچی؟ ئێستەش دێ لە ئەوروپا. محەممەد متەوەلی شعراوی ئەفەرمێ جارێک ئەم پرسیارم کرد لە ئەوروپیەکان، وتیان ئاخر کەس ناڕوا، بۆیە دانا لە کەس ناڕوا. دەمریش ئەمەم ئەوەیەکەوە بۆ طبعی ئینسانیە، طبعی ئافرەت تعددی تیان نییە، بۆیە هیچ ئافرەتێک ئامادە دێ بڕۆ. بەڵام چونکە طبعی پیا و با بڵێن تعددی تایە و ئەوە چەند ئافرەتی هەبێ، سیرەکەی چەندین شوێن ئەکرێتەوە کە لەشفرۆشی ئافرەتانی تیا ئەکرێت. بەهەشت بە طبعی ئینسانەکان و بە ئەندازی ئینسانەکان شتی تیا داناوە بۆ ئەوی سەرنجی ئینسانەکانی بۆ ڕابکێشێ پاداشتیان بکە. چونکە ئەگەر پاداشتی ئینسان نەکرێ کار ناکە. دەی لەمەوە وەرگرە بۆ ماڵەکەی خۆت کە تۆ خەلیفەی ماڵەکەتی. ئێمە زۆر کات باسی خەلیفەی موسڵمانان ئەکەین، ئەرکەکانی باشە کارەکانی ئەبێت چی بکات، چۆن موسڵمانان بپارێزێ. بەخوا باوکیش ئەو هەیە، خەلیفەی ماڵە، خەلیفەی ئەم قەڵا بچووکەیە کە پێغەمبەریان صلی الله علیه وسلم بنیادیناوە، خوا بە عەزەمەتی خۆی یاوێتە دەستی باوک. بۆیە باوک زۆر گرنگە و سەمتەرێکی زۆر بەهێزە. پێویستی بەوەی باوک بۆ لە ماڵەوە بەهێزە، یعنی بۆ خۆی گەورە سوڵتەی ماڵیە دەستی پیا و بۆ نەیدایە دەستی ئافرەت. الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا. بدوشن یەکەم خۆی گەورە کۆمەڵی خصلەتی متەکاملی لە پیاوە دروست کرد و لە ئافرەتە دروستی نەکردووە. ئەمە طبیعەتێکە، ئەمە نقصانی نییە بۆ ئافرەت کە بڵێن ئەوەی تیا دروست نەکردووە، بەڵکو پیا و ئەرکەکەی زۆر قورسە، ئەبێ صفاتی کەماڵی زۆر تیا بێ، صفاتی قیادی زۆر تیا بێ. ئافرەتیش کارەکەی بریتە لە سۆزداری لەگەڵ مناڵە، بۆیە ئەبێ سۆزی زاڵ بێ بەسەر عەقڵیە، ئینجا ماڵ متەکامل ئەبێ. دەی باوک بەدووشت تەفضیلێکی ئیلاهی کە پێی داوە دووەم وبما ئەنفەقوا، بۆ ماڵی کە ئەی بەخشێ بەسەر ماڵ و مناڵە خوا فەزیلەتی داوەتێ و ئەرکی خسووە سەرشانی. ئەم باوکە ئەبێ سەبارەت بە خێزانەکەی جلوبەرگ و پۆشاکی، مەسکەن و جێگای خواردنی خواردنەوەی هەموو حاجیاتی دابین کردبێ. کێ دابینیەکە لە شریعەتە؟ پیاو بەنسبەت مناڵیشەوە بە هەمان شێواز. ئەم ئافرەتە ئەگەر ملیار لێر بێ ئەتوانێت یەک فلس بۆ مناڵێکی سەرف نەکەن.
باوک لەسەر شانێتی کە ئەبێ هەر هەمووی سرف بکە خوا ئەم واجبەی خسۆ سەری پیاوان نەیخسۆ سەری ئافرەتە دەی ئەم باوکە لە بەرامبەرە ئەبێ مکافەئەی مناڵەکانی بکات ئەبێ پاداشتیان بکات کاتێک کە چاکەیەک ئەکەن بۆی هانیان بدا لەسەر چاک چونکە تەبعی ئینسانیەت هەندێک لە مکافەئە بە زمان ئەکرێ هەر بە زمان هیچ پارەشی تێ ناچێ ئەویش ئەوەیە مەدحی مناڵەکەت بکەی ستایشی بکەی پیایە هەڵ بدەی مناڵەکە کارێکی چاکی کرد بڵێ چاکی کرد هەندێک باوکان خراپەی مناڵەکان ئەبینن بەڵام قەت چاکەکانی باز ناکە ئەگەر هات و نۆ چاکەی کردبێ یەک خراپەی کردبێ ئەو ئەنیشە بە خراپەکە و عاجزە لە خراپەکە نۆ جوانیەکە نابینێ کە واجبە لەسەری ئەبێ سوپاسی ئەم نۆیی بکە وەڕخنەش بگرێت لەوەی کە یا عقوبە بدا بۆ ئەوەی کە نەیکردو جێبەجێ نەکردو بۆی مناڵەکەی متەکامیل بێ ئەمەی کە بە مەدح و بە زمان ئەکرێ بەشێکی زۆر گرنگە لە پەروەردە والله جاری وا هەیە باوکێک بە یەک کەلیمە وشە تەواو سەرنجی مناڵەکەی خۆی ڕائەکێشێ عەزیزانم ئیمامی ئیبن القەییم ئەفەرمێ سێ دەنگ زۆر کاریگەری لەسەر مرۆڤ یەکەم دەنگی خۆی بنمونە ئینسان نەخۆشەکەوێ کێ قورئانی بەسەرا بخوێنێ بەو خۆیە ئەگەر خۆی قورئان بەسەر خۆیان بخوێنێ لە هەموو دەنگە کاریگەرترە ئەگەر سەد وەلی بەسەریا بخوێن ناکاتە دەنگی خۆی چکە دەنگی خۆی ئاشنایە بە جەستەی خۆی ئاشنایە بە هەموو ڕۆح و جەستەی خۆی کەوابوو یەکەمین دەنگ بە نسبەت ئینسانەوە دەنگی خۆیەتی دووهەمین دەنگی دایکێتی سێهەمین دەنگی باوکێتی دەنگی دایک اینجا دەنگی باوک ئەم دوو دەنگە زۆر ئاشنان لە ڕووی ئەمر بە مەعروف نەهی لە مونکەر عقوبەدان سزادان پاداشکردن ئەم دەنگانە ئاشنان بە جەستەی ئینسان والله جاری وا هەیە ئێمە زۆر کات ئەڵێن بەخوا کاکە مناڵەکەی خۆم لەبەرەوەی لە خۆم و نزیکە تەئسیری قسەی منی لەسەر نییە ئەم قسە زۆر غەڵەت مناڵ مەهما کان خراپ بێ کە پیر بوو اینجا کاریگەری قسەی باوک لەسەری پەنجەمۆرەکانی باوکی پێوە دەرەکەی قسەی باوک زۆر کاریگەری هەیە لەسەر مناڵ هیچ سڵ مەکەرەوە لەوە هەزار جار ملیۆنە جار ستایشی مناڵەکەت کە و هیچ گوێ مەدەرێ ئامۆژگاری کە مانوو مەبە مانی نوێشکە بە مناڵەکانت و ئارام گرە لەسەری ئارام گرە بڵێرەوە ماندوو مەبە ئللا بەرهەم ئەدا چونکە ئەم دەنگە ئاشتایە بەم جەستە و ڕۆحە ئللا کاریگەری لەسەر دائن جەستەی دایک سەوتی دایک ئللا کاریگەری هەیە هاوسەرەکان پێکەوە دەنگی پیا و زۆر کاریگەری لەسەر خێزانی خۆی هەیە و هاوسەری خۆی هەیە ئەگەر هەزار کەس ئامۆژگاری کە هاوسەری خۆی کاریگەری هاوسەرەکەی خۆی زۆر بەهێزترە زۆر کات ئەبینی کەسێک مەسەلەن کێشەیەکی عائیلەوی هەیە ئەڵێ وەڵڵاهی ئێمە دانمان لە یەکتر سووە بچین بۆ لای فڵان کەس کەسێکتر ئامۆژگاریمان کە تەسەوور کە ئەمە ئەم فکرەیە زۆر هەڵەیە سەوتی کەسەکان ئاتوە دیقەت بدەن سیرەکەی ئەو کەسانێک کە یەکتریان خۆشەوێت لە پەنایەکە دانیشتون زۆر بە ئەسپایی قسە لەگەڵ یەکترە ئەکەن بە چرپێک لە یەکتری حاڵی ئەبن طبعا زۆر کات لە محاضراتەوەانە باسیە کە مەڵام ژنومێر کە شەڕە نەبێت لە پەنایەکە هەردووکیان ئەقیژەن کەچی جاری وا هەیە کە یەکتریان خۆشەوێ بە حاڵ لێو ئەجۆڵەن و لە یەکترش حاڵی ئەبن هەنجار بە ئیشارەت لە یەکتر حاڵی ئەبن بە چاو لە یەکتر تێئەگەن بۆیە کاتێک کە مەحەبەت هەبوو سبحان الله یەکسەر توانەوەیەکی زۆر سێر لە نێوان هاوسەرەکانیشا دروستە کاریگەری پیا زۆر گەورەیە لەسەر خێزانی خۆی بە تایبەتی ئەگەر پیا و هات خۆی مانوو کرد تەکاملی لە خۆیان پیشاندا نەهات تەنها خراپەی ئافرەت ببینێ جوانی و باشەی بینی چونکە باوک مەسئول نییە تەنها بەرابەر بە مناڵ مەسئولە بەرامبەر بە خێزان و هاوسەریشی ئەو کاریگەری کە سەوتی پیا و لەسەر خێزان هەیەتی هیچ سەوتێکی تر ئەو کاریگەری لەسەر دانانێ چونکە ئافرەت بە طەبیعەتی خۆی یەک پیاوی ئەوێ و کاریگەری هەموو شتێک هەڵس و حتا هەندێک شتی معنەوی پیاو هەیە ئەگەر لە ناخی خۆیە هەندێک صفات هەیە تەوبەکە لە بینی خۆی و خۆیە سێرەکە لە خێزانەکەی ڕەنگ ئەداتەوە چونکە یەکسەر وەکو تیشکێک کاریگەری لەسەر هاوسەرەکەی دائەنێت چونکە یەکتریان خۆشە دووهەمین دانە لە مکافەئە بە زمان ئەمە زۆر گرنگە بە تایبەتی قسەی باوک لە تەشجیعکردنی مناڵە زۆر تەئسیر و کاریگەری خۆی هەیە و دواتریش لە فەرمایشتەکانە باسیەکە مکافەئە و پاداشکردن بەکردەوە بەدەستهێنان بەسەرە بە ماچکردن زانان فەرمویانە کۆمەڵە ماچ هەیە هیچ باوکێک نابێ مناڵەکەی خۆی لە مەحرومکە ماچی دەموچاوی مناڵەکەی ماچی دەسی مناڵەکەی ماچی نێوچەوانی مناڵەکەی ماچی سەرسەری مناڵەکەی
نابێ فەرامۆشی بکە کردەوەیەکی باشەکە ماچی سەرسەری بکە ئەتەوێ ڕێزی لێ بکری ماچی نێوچەوانی بکە یا ماچی دەستی بکە ماچی خۆشەویستی بۆ دەرەبڕی ماچی گوپەکانی بکە طبعا مناڵ مەهماکان گەورە بوو بێت چاوەڕێی پاداش لە دایک و باوکیەکە هەر چاوی لە دەستی دایک و باوکێتی بڕواکەن ئەگەر بە گۆچان بڕوە چاوی لە دەستی دایک و باوکێت چاوی لە وتەی دایک و باوکێتی چاوی لە کردەوەی ئەوان بۆیە بەشێکتر لە پاداش مەرج نەی لە ئینسان بە قسە پاداشکە هەندێک جار دەستهێنان بەسەری مناڵەکە پاداشتێکی زۆر گەورەت کردو وا تەسەوور نەکەی ئەم دەستهێنان بەسەرەکەمە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە فەرمایشتێکا فەرمی کێ دڵی ڕقە با دەست بێنە بەسەری هەتیوە یەکسەر دڵی نەرمە بێ وەرە تاقی کەرەوە ئەگەر نەتوانی بگری لە بەرخاتی خوا دەست بێنە بەسەری هەتیوە بزانە چۆن دڵت ئەجوڵێ بزانە چۆن حەرەکەیەک دروستێ بێ ئەم دەستایی ئینسان لەگەڵ سەری ئینسانە زۆر کاریگەری هەیە ئەبا میحجان بانگیدا پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم دەستی هێنا بەسەریە طبعا هەتاوەکو وەفاتی کرد قژی نەتاشی فەرمووی با جێ ئەسەری دەسەکەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەسەرمەوە بمێنێ ئەفەرمێ واللهی کە دەستی خسە سەرسەرم شتێک نەما لە سەر زەویە بە ئەندازی ئەوە ئیلا خۆشەویست بە ئەندازی ئەوە بۆیە نەخۆش هەندێک جار دەسەخرێتە سەرسەری کاریگەریکی بەقووەت لە لاشە و لە دەستی ڕاستی ئینسانە هەیە بۆ سەری ئینسان بۆیە سڵ مەکەرەوە لەوەی کە دەست بێنی بەسەری مناڵەکە تا زۆر کاریگەری لەسەر پەروەردەی مناڵەکە دائەنێ لەسەر ئەخلاق و ڕەوشتی مناڵەکە دائەنێ سێهەمین پاداشت ئەوەیە هەدیە و جائیزە بدەی بە مناڵەکە شتی مادی بۆ مناڵەکان ئەنواع جۆری هەدایە کە دواتر باسیەکە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لەگەڵ هاوڵانە قەت لە پاداشت کەم تەرخەمی نەکردووە سیرکەن ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر ئیمامی ئەبوبەکر 10 ساڵ لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زیاترە عمری ئیمامی عومەر 5 ساڵ لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مناڵتر ئەو گەورەتر ئەم مناڵتر ڕۆژێکیان ئەیانویست بچنە مزگەوتەوە هەردووکیان وەستا بوون سەیدنا ئەبوبەکر و سەیدنا عومەر کامیان لە پێشەوە بڕەوە هەردووکیان فەرموویان لە یەکتر ئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هات دەستی هەردووکیانی گرت بردری بۆ ناو مزگەوت سەری ئەم مەشهەدە بکەن کە هەردووک دەستی گرتبوون خۆ ئەمانە زۆر گەورن ئەها مکافەیە بەکردەوە ئاوا دەستی هەردووکیانی گرتبوو هێنانی بەرەو مزگەوت لە لای دەرگای مزگەوتەکە فەرمووی هاکەذا نبعث یوم القیامە بەم شێوازە ئێمە لە ڕۆژی قیامەتە زیندوو ئەبینەوە دەستی ڕاستی لەناو دەستی ئیمامی ئەبوبەکر بوو دەستی چەپی لەناو دەستی ئیمامی عومەر بوو ئەفەرمێ ئیمامی عومەر واللهی هیچ ساتێک نییە ئاوا چێژم وەرگرتە بێت ئەو دقەی کە ئەو چێژەم وەرگرت کە دەستم لە دەستی پێغەمبەری خوایە بوو صلی الله عليه و آله وسلم ئەم مکافەیە بەکردەوە بە زمان ئاسێرکەن چۆن مکافەیەک ئەفەرمێ یەک کەس نەبینیوە لەگەڵ منە ئەمینتر بوو بێ و منەتی زۆر زۆر بوو بێ بەسەرمە لە مەسائلی هاوڵایەتی لەگەڵمە لەگەڵ مەسائلی ماڵە کە منەتی بەسەرما بێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ لە ئەبوبەکر سیدیق زیاتر ئەفەرمێ ئیمامی ئەبوبەکر دەستی کرد بە گریان فەرمووی ئەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ڕۆحم بە قوربانت بێ من چیم هەیە تا منەتکەم بەسەر تۆیە فەرمووی نە یەک کەسێ منەتکە بەسەرما لە صحبەت و هاوڵایەتی لەگەڵما لە ماڵ و سەرەوت و سامانیا سەیدنا ئەبوبەکر ڕەضا و ڕەحمەتی خوای لێ لە فەرمایشتێکا فەرمووی لەو کانە نەبیٌ بەعدی لەکانە عومەر ئەها بە وتە پاداشتیان ئەکرد ئەگەر پێغەمبەر هەیە لە دوای من بەهاتایە عليه الصلاة والسلام ئەوە ئیمامی عومەر ئەبوو هەموو پێغەمبەرێک ملهەمێکی هەیە ملهەمەکەی من ئیمامی عومەرە ئەها چۆن پاداشتیان خۆمانە گەورن پاداشتیان ئەکا فێرمان ئەکایمە پاداشتکەین لەگەڵ مناڵی شەهر ئەوە بۆ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ابن عمر ئەفەرمێ هەموو جارێ ئەچووم سەردانی حەفسەم ئەکرد خوشکیەتی خێزانی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم پوریەتی خێزانی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ کە ئەچووم پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ڕۆژێکیان پێوتم ئەم کوڕێکی زۆر چاک دەرئەچێ ئەگەر بێت و سوژدەی زۆر بەرێ لە شەوە ئەفەرمێ کە ئەم وتەی فەرموو تەواو کارێکم بۆ کردبوو لە بەرامبەرە ئەمەی فەرموو ئیشێکی باشم بۆ کردبوو ئەمەی فەرمووی ئەگەر شەو نوێژی هەبێ و لە سوژدا زۆر بمێنێتەوە ئەمە کەسێکی زۆر باش دەرەچێ دوای ئەوە قەت شەو نوێژ و سوژدەی درێژم تەرک نەکرد ئەنەسی کوڕی مالک خادمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عمری 8 ساڵە 8 ساڵ یعنی لە دوی ئیبتیدایی
دایکی هێنای بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وتی یا رسول الله والله هەموو کەس شتێکی هەیە بکاتە قوربانی بۆ ئەم دینە، من هیچم نییە، نە ماڵم هەیە نە هیچ شتێکم هەیە، ئەم مناڵم هێناوە بەس خزمەتی تۆ بکە، بەس ئەمەیە خزمەت کە. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیخلاصی ئەم ئافرەتەی بینی وتی باشەوە قبوڵم کرد. ئەفەرمێ هیچ شتێک نەمابوو بۆ ئەنەس کە خزمەتی تیا بکە، یەک کاری بۆ مابوو، کانە خادم نعال رسول الله صلی الله عليه وآله وسلم. ئەم مناڵە ئیشەکەی بەس ئەوە بوو پێڵاوەکانی پێغەمبەریانی صلی الله عليه وآله وسلم ئەگر بەدەستیەوە بۆی دانایە. ئەفەرمێ ئەنەس ئەفەرمێ 8 ساڵ خزمەتم کرد. ئەفەرمێ والله جارێک لێم تووڕە نەبوو، لێم عاجز نەبوو. ئەفەرمێ هەر جارێک کارێکی باشم ئەکرد دەستی ئەخستە سەرسەرم، دەستی ئێنا بەسەرما، تەشجیعی ئەکەم بەم شێوازەی کە دەستی هێنا بەسەر. طبعا ڕۆژێکیان پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم قسەی ئەنەس زۆر گەورەیە. ئەفەرمێ جارێکیان نوێژێکی بەیانی شەو پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم هەستا ڕۆشت چوو بۆ سەر ئاو. ئەفەرمێ کە هاتەوە یەکسەر ئەنەس مناڵ بوو، لەناو جێگەکەیان ڕاپەڕی دەستنوێژ و کلوپەلی دەستنوێژەکەی بۆ ئامادە کرد کە کەسی لێنەوە بۆی ئامادە کرد. کە هاتەوە سەیری کرد فەرمووی ئەمە کێ ئامادە کرد؟ ئەنەس وتی من ئەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم. فەرمووی مادام ئەم کارەت کردووە سەلنی، داوای شتێکم لێ بکە با بدەم. ئەڵێ منیش بیرم کردەوە داوای چی لێ بکەم؟ وتم ئەسئەل مرافقەتەکە فی الجەنە، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەوێ ڕەفیقی تۆ بم لە بەهەشت. ئەفەرمێ فەرمووی ئەوە غەیرە ذالک، شتێکی تر بڵێ ئەی مناڵ. ئەڵێ وتم ئیلا ذاک، بەس ئەوەمە. فەرمووی فاعینی بکەثرەتی السجود، سوجدەی زۆر بەرە بەشکم بیتە هاوڵی من لەناو بەهەشت. یعنی بیرکەرەوە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەمڕۆ بە ئێمە بڵێ چیتان ئەوێ سەل داواکە، ئێمە داوای چی لێ ئەکەین؟ سەری ئەو مناڵەکە کە لە حضوری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاستی ڕۆحی چەند بەرزە، داوای بەهشتەکەم نەک هەر بەهشت، مرافقەی تۆ لە بەهشتە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. ئەو مکافەیە ئیشێکی کردەوە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم، ئەو لە بەرامبەرە بزانە چیت ئەوێ، شتێکی ئەوەنە گەورەی ئەوێ پێی عەتاءەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام مەرجێکی لەسەردانێ کە زۆری سوجدەیە کە زانایان لەم فەرمایشتە ئەفەرموون ئەو کەسەی سوجدەی زۆر بەرێ سەری زۆر لە زەویا بمێنێتەوە، خۆی مانووکە لە سوجدەکانە ڕەفیقی پێغەمبەریانە صلی الله عليه وآله وسلم لە بەهەشتە. مەسەلەی دیاری بەخشین فەرمایشتێکمان هەیە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم فەرمێت تەهادەو ببەخشن فإن الهدية تذهب حر الصدر. ئەفەرمێ هەدیە و بەخشەکان تووڕەیی دڵەکان گەرمی دڵەکان لا ئەبەن، گەرمی سنگەکان ئەکوژێننەوە. لەوە ئەچی ئەم مناڵە ڕۆژانە چەند جارێک تۆ عقوبەت داوە شتێک لە دڵیا دروست بووە کە دیارێکی بۆ ئەکڕ شتەکە نامێنێ، با گەورەش بێ تۆ ئەم دیارێ لە یاد مەکە. دیاری فەزیلەتێکی زۆر گەورەی هەیە لە ئیسلامە. کەسی ئیماندار هەمیشە کەسێکە کە بەخشندەیە. دیاری بۆ مناڵەکەت بۆ هاوسەرەکەت بەشێکە لە پەروەردەی ماڵەکەت. کافر بە زۆر ئەوێ ڕای کێشێ ئەنواع قسەی جوانی بۆ ئەکا، نەکەی تۆ لەبەر هەندێ مادەی کەم دیاری مناڵەکەت لە فەرامۆشکەی دیاری پێ بەخشە. ئەو کەسانی کەوا پاداشت ئەکەن یا پاداشت ئەکرێن هەمیشە لەسەر خێر بەردەوام ئەبن، هەستەکەن گرنگیان پێ ئەدرێ، خۆیان بۆ خۆیان متمانە لە نەفسی خۆیانە پەیا ئەکەن. بەڵام لەو کاتی کە پاداشت ئەکەی 4 خاڵە ئاگەر لێبێ. هەمیشە تەنها پاداشتی مادی مەکە، پاداشتی معنەوی. جۆرەکانی پاداشتت بگۆڕە بۆی مناڵەکەت مناڵێکی مادی دەرنەچێ، هیچ کارێک نەکا بە مادە نەبێ. هەمیشە پاداشتی مادی مەکە، پاداشتی معنەویش دانێ. هەمیشە لە نێوان ئەو ئیشەی کە کەسەکە ئەیکا لەگەڵ پاداشتەکە با نزیکێک لە بینیانە هەبێ. ئیشێکی زۆر بچووکی کردو مەچۆ پاداشتێکی زۆر گەورەی کە ئیشێکی زۆر گەورەی کردو پاداشتێکی زۆر بچووک، ئەو کاتە قیمەتی پاداشت نامێنێ لای مناڵەکە یان لای کەسەکەی بەرامبەر. ئەگەر ئەو کەسێکە کارەکەی کرد پاداشتەکەی اینجا لە بینی مناڵەکان تا ئاگات لێبێ هەمیشە جۆرێک لە عەدالەت لە پاداشتەکانە بەکاربێنە، مراعاتی هەمویان بکە.
ئەگەر ئەمەیان ئەو کارەی کرد و پاداشتێک کرد دووەمیشیان هەمان کاری کرد ئەبێ هەمان پاداشتی بکەیت بۆی هەست بە زوڵم نەکەن مناڵەکان. ئەگەر ئەو کەسێک کە چەند هاوسەرێکی هەبوو بە هەمان شێواز ئەگەر کەسێکیان پاداشتێک کرد لە کردەوەیەکە بە هەمان شێواز ئەوی تریشیان لە هەمان کردەوە هەمان پاداش بکەن. دوو خاڵ لە خزمەتتانە و کۆتایی بە وتارەکە ئێهێنم. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم مکافەئەی مادی و معنەوی کردو. مادی ئەوە شتی زۆری بەخشیوە، کەسی وا هەبوو $1 ڕیاوە تێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، ئەو مکافەئەی مادیە، پاداشتی مادی کردووە. کەسی وا هەبوو تەنها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعایەکی بۆ کردووە. کەسی وا هەبوو پێوتۆ تۆ لە بەهەشتا لەگەڵ مای. کەسی وا هەبووە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم نوری داوەتێ، نور. هەوڵێک هات وتی یا رسول الله صلی الله عليه و آله وسلم شتێکم پێ بڵێ و شتێکم بۆ بکە کە لە خزمەکانم بڕوان پێ بکەن کە ئیمانم ڕاستە. دوعای کرد نورێ لە نێوچەوانیا دروست بوو. فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم داوا کە ئەم نورە لە نێوچەوانمان نەبێت لەناو گۆچانەکەما بێ. بەخوا خەڵک ئەڵێن ئەمە تووشی بەڵەکی هاتووە، ئەوە نێوچەوانم سپی بووەتەوە. دوعای کرد چۆن ناو گۆچانەکەیەوە هەتا وەفاتیشی کرد گۆچانەکەی دائیگرسە. هەموو کاتێ وەکو نورێک دائیگرسە لە بەردەمی. مکافەئاتی معنەوی کردووە، مکافەئاتی مادی کردووە. ئێمەش مکافەئاتی مادی و معنەوی توانین بۆ مناڵەکان بکەین. ئەم مکافەئەیە، ئەم پاداشتە صفەتێکی ئەساسی ئینسانی موسڵمانە. تەنها پێویست نییە بە ماڵ و مناڵەوە ئاگاتان لێ بێ. فەرمایشتێک هەیە هی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کۆتا خاڵە ئەچینە خزمەتی ئەفەرمێ من ئەتى إليه معروفا فليكافئه به. هەر کەس چاکەیەکی لەگەڵا کردی لەم سەرزەویە تۆ پاداشتی بکە. هەر کەس هەر شێوازێ بوو چاکەکەی تۆ پاداشتێکی بکە. ئەفەرمێ ئەگەر پارەت نەبوو نەتوانی پاداشتی بکەی، توانای ئەوەت نەبوو پاداشتە ئیشەکەیەوە ئەوە نەگەورە و پاداشتە پێ نەئەکرا. ئەفەرمێ ومن لم يستطع فليذكره أي فليثنى عليه یا فليثني عليه. ئەفەرمێ ئەی ئەگەر نەیتوانی با باسی کا بە باشە لەناو خەڵکە، با ثەنای کا، سوپاسی کا لەناو خەڵکە، بڵێ فڵان کەس ئەو کارە باشەی لەگەڵا کردم. کەوابوو مکافەئە لە هەموو شتێکە هەیە. ئەمە صفەتی ئەساسی کەسی ئیماندارە، هەمیشە پاداش دەکا. ئەگەر هاتوو کەسێک چاکەیەکی لەگەڵا کرد ناهێڵێ بەسەریەوە تێپەڕکە. لە فەرمایشتێکە لە ڕوایەتێکە ئەفەرمێ ئەگەر هەر نەتوانین لەناو خەڵکیشە باسی کەی دوعای خێری بۆ بکە. ئەوەندەی دوعا بۆ ئەکا هەتاوەکو پاداشتی ئەدات. بۆیە کەسێک ئەگەر بەردێکی بۆ تۆ خستە سەر بەردێک لە بیری نەکەی پاداشتی بکەیت، ئەگەر پاداشتی نەکرد باسی بکە، ئەگەر باسی نەکرد دوعای خێری زۆری بۆ بکە. خۆی بۆ خاتی گەورەی خۆت ڕەحمەت و بەزەی و کەڕەم و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕۆژوەکان و تاعاتەکانمان لێ قبول کە. یا ڕەبی خۆیە دەرگای خێر بەسەرمانە بکەرەوە، عەفومان کە، هیدایەتمان بدە. یا ربی خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە، عاقبەتمان خێر کە یا رب العالمین. یا ربی خۆیە گیان ئەم مسلمانان لەم ماڵی تۆیە کۆبوونەتەوە. بەخوا پەروەردگارە ڕکوع نابن بۆ تۆ نەبێ، سوجدە نابن بۆ تۆ نەبێ، بەخوا دەستی دوعا بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ. خوای هەر یەکەیان یەک کۆمەڵ داواکاری هەیە. تو گەورەی خۆت خوای گیان داواکانیان پێ عەتاکە، تۆ کەریمی دەستی کەس ڕەت ناکەیتەوە، دەستی ئێمەش ڕەت مەکەرەوە. پێمان ببەخشە یا ئەکرەم الئەکرەمین، پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان لە چاکەکان بێبەشمان مەکە، لە خراپەکان بمان پارێزە، ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حراممان مەکە یا ئیلاهی یا ئەکرەم الئەکرەمین. خوای هەر دوعایەک ئەم مسلمانانە لەم مانگی ڕەمەضانە ئەیکەن، خوای هەر هەمووی گیرا بکە، هەمویان لێ قبول کە، لێیان وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین. خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە، لە گوناهی برە و خوشەکانمان ببورە، لە گوناهی مردوەکانمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، لە گوناهی ڕەفیق و هاوڵ و عەزیز و خۆشەویستانمان ببورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت. خوای هەر کەس زوڵمێکی لێ کردوین لە گوناهی ببورە، زوڵممان لە هەر کەس کردو لە گوناهی ببورە. خوای عاقبەتمان خێر کە، خوای عاقبەتمان خێر کە، خوای عاقبەتمان خێر کە. خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ربی خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. خوای یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین.
خوای سەڵەوات ئەنێرین بۆ دیداری خۆشەویستمان بە ئەندازی نمەی بارانی ئەمساڵ بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە خوایە سەڵەوات بە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و پێ بگەیەنە یا ربی خوای ئێمە زمانمان کولە لە دوعایە بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعا ئەکەین خوای هەر چاکەیە ئەو خۆشەویستەمان داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە هەر خراپەیە ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين